باي سي دفتری کڕیوە ئێستا لە بازارە هەفتا وەرەقەی بووەکات تام دقیقە من قساکەم 1 ملیار تمەن 13 دانە وەرەقەی فەرقە. ئێرە بازاری دۆلارەکەی شاری سلێمانیە جموزۆڵێکی زۆر هەیە بۆ ئاڵوگۆڕی تمەن ئەوە ئەیبینن کە ئەم خەرەباڵقی کە لێرەیە بۆ ئاڵوگۆڕی تمەنە کە تمەن لە ئێسادا نرخەکەی بە شێوژی بەرچاو دابەزیوە. منوێت لای چەند مامەڵەکارێک لە بازاری دۆلارەکە لێرە بکۆشوانی دێگاک گۆشتڵاوە لێ بێ تمەن بە چەند ئەم دقەیە؟ ئەم دقەیە لە دەوری 15 ملیۆن و 500 15 ملیۆن و 400 15 ملیۆن و 600 حواڵەکە لە دەوری 18 ملیۆن و 600 18 ملیۆن و 500 ئەمە یەکێ لە هۆکارەکان یەگەڕێتەوە بۆ 2 هەفتە لەمەوە پێش تا ئەم دقیقە من قساکەم 1 ملیار تمەن 13 دانە وەرەقەی فەرقە یعنی 1300 دانە دۆلار فەرقی کردووە واتە دابەزیوە. بەڵێ هۆکارەکە یەگەڕێتەوە بۆی بەڕاستی تمەن وەکو بەهای خۆی لە دەست نەیاوە بەس وەکو جمجۆڵی بازرگانی ئێستا هەموو بازرگانیەکان وەستاون لە بینایی هورموز خۆتان ئاگادارم بە هەموو شێوازەکان ئەگەر جمجۆڵی بازرگانی نەبێ تمەن بەڕاستی لە ئاستێکی وا بەرز نابێتەوە ئەم شتەش بەڕاستی ئەروە بۆ شێوازە مێنێتەوە تا بەڕاستی حکوومەتی ئەمریکا ئیسرائیل و ئەمریکا کۆبوونەوەکان بزانین تا چەند ڕۆژێکی تر بەرەوچی ئەڕوا بەرەوچی ناڕوە ئایا ئیجابیە ئیجابی نییە. ئەو مامەڵەکارانی کە لێرە هاوڵاتیانی کە لێرە مامەڵە بە تمەنەوەکەن تا چەند زەرمەند بوون لەو دۆخە هاوڵاتی نەک ئێستا 4 ساڵ لەمە پێ 3 ساڵ لەمە پێش کڕیوەتی بای سێ دەفتەری کڕیوە ئێستا لە بازارە هەفتا وەرەقەی بووەکات هاوڵاتی تازا لە خۆی پەلاماری ئەڵە وەڵا بانی حیسا لەسەر ئێران نابن بەڕاستی نابێ بۆ شێوازەیە تۆ مجازەفەیە بکەی لە بازارە لە ڕێی ئابووریەکە و کە سیاسەتی لەسەر بێ و لە ڕێی ئابووریەکە کە شەڕی لەسەر بێت ئیمڕۆ تۆ کابرایەکی بۆ نمونە دەفتەرێکی پێچی 2 ملیارەکەی کات دەزانیت چ وەرەقەی لێ بێتەوە بەچی ئەو چ وەرەقە چۆ شوێنی خۆی یعنی پێشم وتی 2 هەفتە لەمەوە پێش تا ئەم دقیقە بساکم 1 ملیار تمەن بە هەفتا و حەو وەرەقە بۆ ئێستا 1 ملیار تمەن بە 63 ملیۆنە 63 وەرەقەیە عەفو 63 وەرەقە تا هەفتا و حەو وەرەقە چەندی فەرقە زۆری فەرقە تاعبین 14 وەرەقەی فەرقە ئەمە یعنی کاریگەریە بێ لەسەر ئەو هاوڵاتی بەڕاستی خۆی خاتە ئەو گێژاوەوە من داوام لە هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستانەیە مجازەبە لەم کاتامەکە با یەکلایی بێتوانە بزانی جمجۆڵەکانی ئێران و ئەمریکا و ئیسرائیل بەرەو کێوان تەنانە پاکستانی خۆشی نازانێت چ بڕیاردەرێک هەیە لەم مەوزوعە بەس مەعەدەل کۆنگرێس نەبێ بڕیاردەرە لە قەزەی ئێرانە کۆبوونەکانی ئێران هیچ کەس ناتوان تهدیدی ئەو شێوازەکە بابەتەکان زۆرن لێرە بەڵێ وایە تیاتی خەڵک ئیفلاسی کرد بێ ببوونی تمەنەوە وەکو ئیفلاسی فلاس نەکردووە بەس وەکو ئەوانەی کە هەوایان کردووە بەڵێ ئیفلاسیان کردووە خەڵکێکەڵێ 5 ملیار ماڵێ بێ خەڵکیڵە 10 ملیار ماڵێ بێ بانی کابرای زەرەکەی داوەلیەکە ئەگەر پێی نەبێت مەجبورە چی کاتە یا تەلەفۆنەکە داخە یا خوا حافیزیە گەڵار ڕۆم خۆی شارێتەوە یعنی زۆر سیر بۆ کە تا سابینی بێت لە بابەتی مامەڵی تمەنە من زۆر شتی سێرم دیوە هەبووە یعنی بەڕاستی 2 دەفتەر لە گیرفانی ئەو مەعامەلەی 20 دەفتەر 30 دەفتەری کردووە بەڕاستی پشتی بۆشە یعنی پێشەوە ئەڵێ من دەوڵەمەند سەرمایه‌دارم 100 دەفتەرم پێ 200 دەفتەرم پێ ئەڵێ 20 ملیار ماڵم بێ 30 ملیار ماڵم بێ بانی ئەڵە سیاسەیەکی کات دەزانی پێی نییە بیاتەوە بەڕاستی من خەڵک ئەزانم لەم بازاڕە ساحەبی 80 دانە دەفتەر بووە بڕوا ناکەم 5 دەفتەری پێما بێت هەمووی هۆکارەکەی گەڕێتەوە بەڵێ هۆکارەکەی چی بووە پێشفرۆشی کردو 15 ملیار 30 ملیار 25 ملیار پێشتر 2 ساڵ لەمەوە پێش ئەمانەی کردووە کە دوایی هەساوە تعویزی ئەو پارەیەوە 15 دەفتەر 20 دەفتەر 3 دەفتەر 4 دەفتەر ئەمە هەوایەکانەوەیانە کرد نەخدیەکانیش بەڕاستی زەرەرەکەن زەرەرمەندن خەڵکێکەیە بە 10 ملیۆن کڕیوەتی خەڵکێ بە 7 ملیۆن کڕیوەتی خەڵکێ بە 3 ملیۆن کڕیوەتی من خەڵکی لەم بازاڕە قسەی لەگەڵاکەم زۆر خەڵک تێبینی خەڵکەکەم خەڵک هاتووە بە من دەتمەنیم هەیە ئێ باش وتم دەتمەنی 5 تمەنی 4 تمەنی یعنی ئەمە فەرقێکی جیاوازی هەیە حسابم بۆ کردووە سێرەکەم بای 3 دەفتەرەکەی بای 7 وەرەقەیە 6 وەرەقەی یعنی 200 نەزەرەکات یعنی بەڕاستی ئەمە هاوڵاتی لە سەدا 60 هاوڵاتی کە تەعاملی تمەنی کردبێ زەرەری کردووە لە سەدا 10 ڕەبحی کردووە لە سەدا 10 ڕەبحی قازانجی کردووە لە سەدا 50 زەرەری کردووە لەم دابەزینەیەم جارەیە ئەمەیان زۆر زەرەرەکان زیاتر بوو بەڵێ لەم دابەزینەی ئەخیرە یعنی من بڵێم لە سەدا لەوانەیە 3 کەسیش قازانجی نەکردبێ لەبەرە مجازەفەکان بەردەوام بووە خەڵکیە بۆ لە 11 ملیۆن و 200 کڕێتی خەڵک لە 2 و 500 کڕێتی ئەو کاتێک کە حربی ئێران هەبووە ها لێدانێکە بوو لە ئێران یەکسەر تمەن لە 12 ملیۆن و 13 ملیۆن هاتەوە بۆ 10 ملیۆن و 500 لەم ئەخیرە تمەن چی لێ هاتەوە 11 ملیۆن و 900 بوو دوای هەمدی سەبەرسەوە بۆ 15 ملیۆن و 14 ملیۆن یعنی خەڵکێک نییە ئیسفادەی کردبێ لە قەزەی تمەنە ئەگەر خەڵکی ئیسفادەی کردبێ کڕی بێتی فرۆش پێ نەچێتەوە بەلای ئەوە جیاوازە بەس وەکو خەڵکی بازار 100% کەس ئیسفادەی نەکردو لەو پارەیە میشداوام لە هەموو هاوڵاتێکە لەم کاتە تا کە زروفی حربی ئیسرائیل و ئەمریکا و ئێرانە با مجازەفەکان کەم کەینەوە با هاوڵاتی زەرەر نەکات بەڕاستی ئەو زەرەری کە بە ئێی بە و شێوازە با لە گیرفانی خۆتا بێ سەرفی کەی بۆ مامناڵەکە و باش پێکە.